سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێ و هاوکارم ئەمیر هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەرە. بەڵێ زۆر سوپاس چاوان لەلای منیشەوە سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالیەوەتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش واتە بەرنامەی ئێمە بینەران بینەر و بیسەرمان بن هەر وەک ڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەی چەند بابەت و چەند نامەی ئێوەی ئازیز لەخۆ دەگرێت. ئێمە وەکو ڕاڵی هەموو هەفتە سەرەتا ناوبڕ ئەبینین بەڵام پێم باشە بابەتەکان دەست پێ بکەین لێرەوە چاوان ئەو جۆرەی کە هەموو لایەک ئاگادارن بازاڕی بەڕێوەبردننی گاڵتەجاری هەڵبژاردننی سەرۆک کۆماری کۆتایی پێهاتووە مەسعود پزیشکیان وەک سەرۆک کۆمار دیاری کرا بەڵام ئەوەی لە دوو خولی شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا شاهدی بووین ینی بایکۆتی بەرچاوی بەناو هەڵبژاردن سێبەری لەسەر داهاتی کۆماری ئیسلامی قورسایی دەکات کە دەتوانرێت لەلایەنی جۆرا و جۆرەوە سەیری بکەین. ئەم بایکۆتە بەبێ گرنگیدان بە حزوری فریوکارانەی ڕفۆرمخوازانی حکوومەتی بێگومان خۆی لە خۆیدا سەرکەوتنێک بوو. تەنانەت ئەو دەنگانەش کە بە قازانجی کاندیدی بەناو ڕفۆرمخوازانی حکوومەتی خرایە ناو سندوقەکانی دەنگدانەوە جۆرێک لە مۆرکی نەفرەت و بێزاری بوون بەرامبەر بە خامنەئی و دار و دەستەکەی. دەست خۆشەمیر ڕاستە. لە لایەکی ترەوان تەواوی پرۆسەی ئەم بەناو هەڵبژاردنە هەر لە کوژرانی ڕئیسیەوە بگرە هەتا دانانی مەسعود پزیشکیان لە جێگای ئەو نیشانەی قوڵتر بوونەوەی هەرچی زیاتری قەیرانی سیاسی لە ناو چوارچێوەی ئەوەی کە بە بازنێ بەرتەسکی دەسەڵات ناو دەبرێت. ئەوەی کەم دەستگای ڕێبەری لەلایەکەوە نزیکترین دۆست و نزیکەکانی تا دوێنێ خۆی لە خۆی دوور دەخاتەوە و شیاو بوونیان ڕەت دەکاتەوە بە ئاراستەی یەکدەستبوونی دەسەڵات هەنگاودەنێت بە جارێک استراتێژی خۆی گوم دەکات و بۆ پێشگرتن لە نقۆبوون هەنادەباتە بەر بە لە مەشکاوی ئەو ڕفۆرمخوازانەی کە هەر خۆی لە دەسەڵات دووری خستبوونەوە. ئەمە لە ڕاستیدا شکستێکی بەرچاوی استراتێژی سیاسی دەستگای ڕێبەریە. بەڵێ ئەوەی ڕاستی بێت ئەمڕۆ کۆماری ئیسلامی لە زۆر ڕۆ لە ژێر گوشاردایە فاکتەرەکانی وەک پەرەسەندنی ناڕەزایەتی گشتی داڕمانی ئابووری لە ناوچوونی ژینگە داخرانی یەک لە دوای یەکی ناوەندەکانی بەرهەمهێنان گەندەڵی بەربڵاو بەرتەسکبوونەوەی بازنەی دەسەڵات و هەڵوەرینی بەرچاوی ئاستەباڵەکانی ڕژیم پەرەسەندنی گرژیەکانی لەگەڵ ئەمریکا و دەوڵەتەکانی ڕۆژاو هەروەها کەمبوونەوەی بەرچاوی کاریگەری و دەسەڵاتی لە ناوچەکەدا کۆماری ئیسلامیان خستۆتە دژوارترین هەلومەرجی ژیانی خۆیەوە. لەوە هەلومەرجێکدا کە ناچاری کردوون لە سیاسەتەکانی خۆی پاشگەز ببنەوە کشانەوەیەک قبول بکەن کە بێگومان کشانەوەی تری بەدواوە دەبێت. ئەوەی کە چ شکستێکی تر چاوەڕوان دەکرێت جێگای باسی ترە بەڵام ئەوەی وە مهمە لە ئاوا هەلومەرجێکدا زەمینەی باش و بەهێز خۆڵقاوە بۆ گەشە و پەرەسەندنی بزوستنەوەی داواکاری. کۆمەڵگای ئێران لە ماوەی شوەردەی ڕابردوودا گۆڕانکاری کۆمەڵایەتی بەربڵاوی بەخۆیەوە بینیوە. ڕژیم ئیسلامی نەیتوانیوە ڕێشوێن و شێوازەکانی ژیانی خوازراوی خۆی بەسەر ئەم کۆمەڵگایەدا بسەپێنێت. ئاین بە شێوەیەکی بەرچاو بەتایبەت لە نێو گەنجاندا کەمڕەنگ بۆتەوە و مزگەوتەکان لە ڕەونەق کەوتون. فەرهەنگ و هۆنەر لە بوارە جۆراجۆرەکانی وەک موسیقا، ئەدەب و سینەما چوارچێوەی کنترۆڵ و سانسۆر و ئایدۆلۆژیای ڕژیمیان تێکشکاندووە. جۆرێکی تر سەری هەڵێناوە کە بە فەرهەنگ و شێوازی ژیانی داسەپێنراوی کۆماری ئیسلامی قایل نییە. ئەم جیاوازیە وای کردووەکە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتداریەتی ڕژیم ئیسلامی بەسەر کۆمەڵگایەکی لەم چەشنەدا دژوارتر بێ. بەڵێ لە هەلومەرجێکدا کە قەیرانی سیاسی ڕژیم لەم قۆناغەدا ڕاستەوخۆ پەیوەندی بە دۆخی ئابووری و بژێوی خەڵکەوە هەیە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینا لە بواری خەباتی قارەمانانەی ژنان لە پێناو ئازادی جلوبەرگ و لە بزوتنەوە داواکاری تەوەرەکانی کرێکاران خانەنشینان پەرستاران و هیتردا زیندووە و دەستکەوتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی بەتایبەتی لە بواری بەدەستهێنانی ئەزمون و گەشەی وشیاری و تا ڕادەیەکیش خۆڕێخستندا حاشا هەڵنەگرن. کرێکاران، ژنان، مامۆستایان، پەرستاران، خانەنشینان و دانیشتوانی پراویزی شارەکان نەک هەر لە ئاست ئەم گوشارانەی ڕژیم بە چۆکدا نەهاتوون بەڵکو هەر ئێستاش لەسەر بەستێنی شۆڕشی ژن ژیان ئازادی خەبات و ناڕزایەتی خۆیان لە پێناو دەستەبەرکردن و ئەستاندنی مافەکانیان لەم ڕژیمە درێژە پێدەن. جەماوەرێک کە لە ژێر گوشارەکانی بژێوی ژیان دەڕۆگیان هاتوون هێز ڕێگاکی تریان نیە جگە لەوەی کە پێویستە بۆ دەربازبوون لەو دۆزەخەی کە ڕژیمی ئیسلامی دروستی کردووە
هەڵی هێمەتی لێ هەڵماڵن و لێ بڕاوانەتر لە هەمیشە نەبەردی چارەنووسازی خۆیان لە هەموو بوارەکاندا لە دژی سەبەبکاران و خۆڵکەنەرانی ئەم هەژاری و نەهامەتیە بەرەو پێش ببن. لەم ڕۆوە ئێمە لەسەر پێویستی پەرەسەندنی بزووسنەوە داواکاری تەوەرەکان و پێویستی هاوجەنگی و لە یەک نزیکبوونەوەی هەرچی زیاتری ئەو بزووسنەوانە جەخت دەکەینەوە. بەهێزتربوونی بزووسنەوەی کرێکاری، بزووسنەوەی ژنان، مامۆستایان، خانەنشینان، پەرستاران، دادخوازان، ژینگە پارێزان و بزووسنەوەی شۆڕەژگەرانی کوردستان لە دەوری کۆمەڵێک داواکاری دیاریکرا و ڕەمزی گەشەکردن و پێشکەوتنی هەلومەرجێکی شۆڕەژگێرانەیان لێراندا. چونکە لەلایەکەوە بزووسنەوەی متاڵباتی بەهۆی سیاسەتی سەرکوت و وەڵام نەزانەوە بە ویست و جاخوازیەکان لەلایەن ڕژیمەوە بە خێرایی دەبنە بزاپێکی سیاسی و تەواوەتی ڕژیم تووشی ئاڵنگاری دەکەن و لەلایەکی تراوە ڕێکخرا و ڕێبەریەکیش کە زامنی سەرکەوتنی کۆساییان لە ڕۆتیە و خەبات و ناڕزایەتیانە و لە ناو جەرگەی ئەو بزووسنەوانەدا شکەڵەکرێت. بەڵێ با بچین لەم ویددیوانی کە بۆیان نردوین لەم دوو هەفتەیە کە خەڵک بایکۆتی ئەم بەناو هەڵبژاردنیان کرد و هەر خۆشتان لە بەشی مونتاژدا زەحمەتان کردو بچین ویددیویەک لەمانە بینین و دواتر دێنەوە بابەتێکی تر دەست پێ دەکەین.
کاک هوشیار لە مەریوانەوە نامەیەکی بۆ ناردوین و نووسیوێتی بە بڕۆی من ئێستا شەڕ لەسەر ڕادەی بەشداری خەڵک لەم بەناو هەڵبژاردنەدانە چون هەموو کەسێک دەزانێت کە کۆماری ئیسلامی ئەم شانۆگەریەی لە سەرەتاوە تا کۆتایی مهندسی کردووە. ئێستا کێشەی خەڵک ئەوە نییە ڕادەی بەشداری 40% یان 48% بووە. کۆماری ئیسلامی ڕاست دەکات یان نا، چون ئەگەر فەرز بکەین 10% بەشدار بوونایە ڕاستە کاریگەری زۆرتری دەبوو، بەڵام کۆماری ئیسلامی دەستبەجێ لا نەدەچوو. پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە بە هەر ڕادەیەک دەبێتە هۆی کەمکردنەوەی باری قورسی ژیان، دەبێتە هۆی کەمکردنەوەی ئەزیەت و ئازاردانی خەڵک، دەبێتە هۆی سەلماندنی مافە سەرەتاییەکانی خەڵک کە لە ماوەی 45 ساڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەر ڕۆژە پێشێل دەکرا، دەبێتە هۆی ئازادکردنی زیندانیە سیاسیەکان، ئەستان دەبێتە هۆی گۆڕانێک لە سیاسەتی دەرەوە و کۆتایی هێنان بە ئاژاوەنانەوە و سەرفی سەروەت و سامانی وڵات لە دەرەوەی سنوورەکان. بەڵێ کاک هوشیار لە ئەجامەی نامەکەیە ئەڵێ نەخێر قەرار نییە هیچ کام لەمانە ڕوودا مەبەست لەم شانۆگەریە تەنها کڕینی وەختە، هەر بۆیە ئەم جارە دەستگای ڕێبەری وای بە مەسلەحەت زانی لەکەڵاوەیەک لە بوشونەکانی ناوخۆ دەسەڵات جێگا ڕئیسی بگرێتەوە. ئەمیش لەلایەن خەڵکەوە خوێندرایەوە، هەر بۆیە ئەم شانۆگەریە بەڕادێکی بەرچاو لە خولی ئەوە بایکۆتکرا و لە خولی دووەمیشدا هەراسازکردن لە دەوری بەناو ڕێفۆرمخوازێک نەیتوانی ئەم ڕاستیە بشارێتەوە. گۆڕانی دۆخی ئێستا تەنیا لە ڕێگای تێکدانی سیستم و مناسباتی زاڵمانە ئێستا کە کۆماری ئیسلامی پارێزەریەتی ممکن دەبێت، بەڵام هەمومان دەزانین گۆڕینی ئەم سیستمە و مناسباتە هێزی دەوێت، هێزی لێبڕا و سازماندرا و بە ئاسۆیکی ڕوونەوە کە بزانێ چی دەوێ و چۆن دەستکەوتەکانی دەپارێزێت. ئێستا ئەم هێزە نییە، پەرەدان بە بزوستنەوەی داواکاری ڕێگایەکە بۆ ئەوەی ئەم هێزە خۆی بناسی و بتوانێت کەرەسەی هەنگاوی گەورەتر فراهم کات. بە بڕوای من بە لە بەرچاوگرتنی هەلومەرجی ئێستا زەمینە زۆر لەبارترە بۆ پەرەدان بە بزوستنەوەی داواکاری کرێکاران، ژنان، لاوان، مامۆستایان، خانەنشینان و هەروەها بزوستنەوەی شۆڕژگەرانی کوردستان. ئەم بزوستنەوانە ڕێگای بەهێزبوون بۆ گۆڕینی دۆخەکە فراهم بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک هوشیار بۆ ئەم نامەی کە ناردوێتی. دێینە سەر نامەیەکی تر چاوان کاگ ئاکۆ لە بانەوە نامەی بۆ ناردوین و نووسیوێتی ئەم بەناو هەڵبژاردنە لە ئێران بۆ کۆماری ئیسلامی گرنگ بوو، چون پەیامێکی تێدا بوو کە بە بڕوای من کەم کەس سەرنجی داوەتێ. پەیامەکە تەنیا بۆ ناوخۆ نەبوو، لە هەمان کاتدا پەیامێکی بۆ دنیای دەرەوە بوو کە تێیدا دۆخی سیاسی و دوا هەڵبژاردننی دەخستە بەرچاو. با بڵم بەبەستم چێمە کاگ ئاکۆ نووسیوێتی یەکێک لەو کەسانە کە زۆر بەگەرمی لەم ماوەدا پاڵپشتی پزیشکیان بوو و لە زۆر کۆبوونەوە و متینگ و منازرەدا بەشداری دەکرد، جەواد زەریف وەزیری پێشووی دەرەوەی ئێران بوو. زەریف بۆ خۆی کاندیت نەبوو، بەڵام حزوری لە بازار گەرمی هەڵبژاردن و بیرهێنەرەوەی ئەم ڕۆژانە بوو کە بە ئەنجام گەیاندنی بەرجام کۆماری ئیسلامی بەرابەر بە حەڕەشە و گوشارەکانی وڵاتانی دەرەوە تا ڕادەیەک ڕزگار کرد. کەسێک کە لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا پیاسەی دەکرد و تەحریمەکانی تا دەرگای سوکردن گەیاند. ئەوەی کە بەرجام بە ئاکام نەگەیشت زۆر هۆکاری بوو کە ئێستا جێگەی باسی ئێمە نییە. بەدەمە نامەی خودی کاگ ئاکۆیە. ئەمریکاکۆ لە درێژەی نامەکەیە ئەڵێ بە بڕوای من زەریف کەسێک نییە کە نەزانێت چی دەکات و هاتنی بۆ ناوگەمەی هەڵبژاردن لەخۆڕانە بوو لەوەش ناچێت سەربەخۆ ئەو کارەی کردبێت. بە بڕوای من ڕێگای پێدراوی لە جێگایەکەوە گڵۆپی سەوزی بۆ هەڵکرا، دوای چ پۆست و مەقامێک وەردەگرێ و چی بەسەردێت باسێکی ترە، بەڵام هاتنی ئەم پەیامەی بۆ دنیای ڕۆژاوە تێدا بوو کە کۆماری ئیسلامی ئامادەیە کە لەگەڵ دنیای جەرەوە بسازێت. ئەوەی ڕاستی بێ ئێستا ئابووری ئێران داڕمەوە، نە ئیسلاح تەڵەب و نە ئوسوولگەرە هیچ کامیان ناتوان بەر بەم داڕمانە بگرن. سازان لەگەڵ دنیای دەرەوە و زیندوکردنەوەی بەرجام و سوکردنی تەحریمەکان دەتوانێت ڕێگایەک بێ کە بەر بەم داڕمانە بگرێت. دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی بۆ قەناعەتە گەیشتووە کە ناتوانێت ئاوا درێژە بە دەسەڵات بدات مەگەر ڕێگایەک بدۆزێتەوە بۆ سوکردنی باری قورسی تەحریمەکان. هاتنی زەریف و بەشداری چالاکانەی لەم شانۆگەریە گەیاندنی ئەم پەیامە بوو. بەڵێ کاگ ئاکۆ لە درێژەدا دووبارە نووسیوێتی دیارە ئەم کارە
بە ئاسانی بەڕێوە ناچێەوە گەلێک گیر و گرفت لەسەر ڕێگایەتی کۆماری ئیسلامی ڕێگایەکی نیەجگە لە دانی ئیمتیاز هەڵبەت ئیمتیازدانێک کە کۆنتترۆل کراو بێت وە بە شکست و سەرشۆڕی بۆی بە حساب نەکرێت ڕۆژەکان و مانگەکانی دوایی زۆرتر بۆمان دەردەکەوێت کە ئەم ڕەوتە چۆن دەچێتە پێشەوە بە ئەوەش زیاد بکەم شکستی سیاسەتی یەکدەستکردنی کە پێشتر دەستی پێکرد بوو دەتوانێت شکستی تری بەدواوە بێت دەمێنێتەوە ئەوەی کە بەرەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چۆم لەم شکستانە کەڵە وەردەگرن زۆر سپاس لە کاک ئاکۆ کە لە بانەوە نامەی نردوو بە بچین ناوڕێک ببینین چاوان دواتر دێن نامەی تریشمان هەیە دەیخوێنینەوە بۆ بینەرانی عزیز تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لە ژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە دەنگی مەکان دینی باشان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکات جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە دارەکان دەنگی مەکان دینی باشان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایە نەچەک نەدی لە هالیوود هیچ نەخشێکی تێنەبووایە ئەجاڵت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایە نەچەک نەبی لە هالیوود هیچ نەخشێکی تێنەبووایە
ئەمیر بەدوو لە گومانەکان سەبارەت بە ئامار و ژمارەکانی ڕاگەیەنرا و لەلایەن کۆماری ئیسلامی لەسەر ڕێژێ بەشداربوون لەم گاڵتەجاڕی هەڵبژاردنە کۆڵایی ئاستەنگە کۆمەڵایەتی و سیاسیەکان لە کۆماری ئیسلامی بەڕۆشنی نیشانیدا. ئەگەرچی هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەربڵاو لەم هەڵبژاردنە بەشداریان نەکردووە، بەڵام حکوومەت هێشتا ئامرازەکانی ڕاگررتنی دەسەڵاتی لەدەستامەوە. ئەم ئامرازانە گەرچی بە نسبەت پێشووتری خۆیان لاوازتر بوون، بەڵام هێشتا ئەو پۆتانسیلەیان تێدا ماوەکە بە کەڵکی ڕاگررتنی نظام بێت. هاتنە دەرەوەی ناوی مەسعودی پزیشکیان کە تێکەڵیەتی مەیلی بناژۆخواز و مەیلی چاکسازی خوازە گرنگترین نیشاندەری وەها تێڕوانینێکە. بەڵێ، بەڵام ئەم تێڕوانینە بە ئاشکرا و لە یەکەم هەنگاودا نیشاندەری چارەنووسی ڕوو لە کۆتایی مەیلی چاکسازی خوازی نێوان باڵەکانی کۆماری ئیسلامیە کە لە دوای بزوتنەوەی ژینە بە سیاسەتی سەرکوتگەری ئەو نیزامە پەیوەندێکی قوڵی پەیدا کردووەوە ناتوانێت جیالەوە بێت. چون ئێستای تر کێشە لەسەر تۆزی باشترکردنی دۆخەکە نییە کە تەنانەت ئەو تۆزەش ممکن نییە، بەڵکو کێشە لەسەر گۆڕینە. گۆڕینیش بە کۆماری ئیسلامیەوە ممکن نابێت. هەر بۆیە چە ئیسلاح تەڵەب بووە چە ئەسوولگەرە لەسەر ئەم باوەڕە ڕێککەوتن. جارە دەبێن بزوتنەوەی تێک بشکێنن و کۆماری ئیسلامی وەک نیزام و سیستمی دەسەڵات بپارێزن، دوای قسە لە تۆزە باشتر بکەن. ئەم تۆزە باشترش خۆژیان و گوزەرانی خەڵک ناگرێتەوە. تۆزە باشتر نظامی سەرمایه‌داری بە گرێدانی بە نەزمی سەرمایەی دنیای ئەمڕۆ باشتر دەکەن. ناسینی ئەم تایبەتمەندیە یارمەتیدەری تێگەیشتنی ڕوونتری شانۆگەری هەڵبژاردنە لە ئێران. ئاشکرایە کە ئێمە ئەمڕۆ شاهدی شکستی بەرچاوی شێوازی سیستمی ئیدۆلۆژیکی کۆماری ئیسلامی، بەڵام ئەم شێوازە هێشتا سەرچاوی شەرعیەتی ساحبانی دەسەڵاتە، بۆیە مەرجی سەرەکی مانەوەی نظام تەنها لە گرەوی ملکەجبوونی خەڵک لە بەرامبەر دەسەڵاتی حاکمدایە. بەدیهێنانی ئەم مەرجە لە بێدەسەڵاتکردنی شارۆمەندان و کۆمەڵگای مەدەنیە. لەم ڕێگەیە سەرکوت و تۆقاندن، ترساندنی شارۆمەندان و پەنابردن بۆ فریوکاری ئامرازەکانی سەرەکی ساحبانی دەسەڵاتن، چه ئوسولگەرا بێت و چه ئیسلاح تەڵەبی ناو حکوومەت. لە پڕۆڤاکەندەکانیان لە چوارچێوەی هەڵبژاردن بڵاوکردنەوەی ترس لە داهاتوویەکی نادیاری و فریوزانی شارۆمەندان بە دیزایانی ئەندازیارانی ڕژیم تەختەی شەترەنجی هەڵبژاردن ڕێک دەخەوێت و ڕفمخواز دێنێتە مەیدان تاکوبە تێکەڵیەک لە هەردوو مێلی حاکم کە لە بنەڕەتدا هیچ جیاوازێکیان نییە شانۆگەریەکە بەڕێوە بشێت و هەناسەیەک بەلەشی نیوەگیانی حکوومەتدا بێتەوە. بە ئەزمموی تاڵی ئەم ڕاستیە ئێستا زۆرینەی خەڵکی ئێران هەروەکو لە ناڕزایەتی شەو ڕژگەرانەکانی ژن ژیان ئازادی بە ئاشکرا بینیمان لە سیستمی حکومڕانی هەڵگەڕاونەتەوە. هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی وەها لە ناوڕۆکدا بەتاڵ بووەتەوە کە حاکمان خۆیان دەدان بە بێڕۆنەقی بەڕێوەچوونی ئەودا دێنن. بەشێکی بەرچاو لە دەنگەکانی دەنگدەران بە مەسعودی پزیشکیان کەم و کورد ئەزانن کە ناتوانن چاوەڕوانیەکی تایبەتیان لەو بێت. لەم نێوانەدا بە چاولێکردنی هەڵسەنگاندنی ئەم کەسانە ئەتوانین ببینین کە خراپتربوونی زیاتری وەزعەکە لەسەر و هەموو شتەکانەوەیە. ترسێکە ڕێگوڕێژەی لە نێو ئەو گەڵاڵەدا هەیە کە گوایە بەشداری نەکردن لە هەڵبژاردننی ڕژیم بە مانای بێسەر و بەرەیە. شاینی باسەکە ئەزمونەکانی جیهان شایەتی پوچبوونی وەها تێڕوانینێکە و هیچ تیۆریەکی زانستی سیاسی ئەمە پشتڕاست ناکاتەوە. بەڵێ، دووبارە بوونەوەی ئەم مشتومڕە لە نێوان مبەلغانی بەشداری لە هەڵبژاردن کە بۆ خۆیان ناڕازین تەنها و تەنها ئەتوانێت نەوعێک لە خۆفریدان بێت کە سەرڕای هەر نیەت و بۆچوونێک ڕێگا بە فریوکاری ئەدات. لە دیوێکی تری ئەم بابەتە ئەم دەنگدانە ئەنجامێکی حاشا هەڵنەگری کۆمەڵگای مەدەنی لە بەرامبەر استراتێژی کۆماری ئیسلامی بۆ ئامرازسازی لە هەڵبژاردنەکاندایە. ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان پشتیان لە سندوقەکانی هەڵبژاردن کردووە، دەنگێکی یەکجار زۆر لە پێویستی نا بەرزکرایەوە. وتارەکان بۆ ئێرانەتر بەرزبوونەوە بۆ ڕەخنەگرتن لە استراتێژی سیستمیش بەرچاوترە. با پرسین ئەم ڕووداوانە ئایا حاصلی ناڕزایەتیە شۆڕشگەڕانەکەی ژن ژیان ئازادی نییە؟ بێگومان هەیە و بیرهێنەرەوەی جێگە و پێگەی یەکلاکەرەوەی تاک بە تاکی شارۆمەندانیشە، چونکە لە سیستمێکی پۆستۆتالیتری بە نەبوونی هیچ ڕێخستنێکی سیاسی و سەرکوتی هەموو جۆرە ڕێخستنێکی مەدەنی ئەوە تاکەکانی ناو کۆمەلگان کە ئەتوانن بە کردەوەی خۆیان
بە درێژەدانی خەباتی حەقخوازانە و ئازادی خوازانە بۆ ڕزگاربوون لە دەسەڵاتی نێگریسی کۆماری ئیسلامی هەستنەوە. مەرجی ئەسلی و دیهاتنی وەهات داخوازیەک پەرەپێدانی بزوتنەوەی داخوازیەکانە لە ڕۆژ و مانگەکانی داهاتوودا. دوارە بچین ناوبڕێک ببینین چاوان با بینێرانیشمان زۆر ماندوو نەبن، چین کلیپێکی خۆش ببینین و دواتر دێنەوە خزمەتە. دوێنێ وەختی ئێوارێ کەدیم گوڵا و دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەناز دەڕوا بەجارێ دوێنێ وەختی ئێوارێ کەدیم گوڵا و دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەناز دەڕوا بەجارێ گوڵیش لا ڕاستەوایە شەرمەزار و ڕسوایە تۆ گوڵی تۆ گوڵاوی بۆنی گوڵ هەر لە تۆدایە گوڵیش لا ڕاستەوایە شەرمەزار و ڕسوایە تۆ گوڵی تۆ گوڵاوی بۆنی گوڵ هەر لە تۆدایە تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایچی کوردانە تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایچی کوردانە ئەرە گوڵێ چاو بەکلێ بەو چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکان سڵێ ئەرە گوڵێ چاو بەکلێ بەو چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکان سڵێ عاشقم بوو لە دەشتم من شێتی چاوی گەشتم باوەش و ئەگریزەی تۆ لە من بۆ تا باشتم عەزیزم گوڵی ئیژاڵە بەژنت داڵی شمشاڵە منی ژوێن و ئاوارم بێ تۆ ژیانم تاڵە عاشقم ڕوو لە دەشتم من شێتی چاوی گەشتم باوەش و ئەگریزەی تۆ لە من بۆ تا باشتم عەزیزم گوڵی ئیژاڵە بەژنت داڵی شمشاڵە منی ژوێن و ئاوارم بێ تۆ ژیانم تاڵە تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایچی کوردانە تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایچی کوردانە هەرە گوڵێ چاو بەکلێ بۆ چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکەن سێ هەرە گوڵێ چاو بەکلێ بۆ چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکەن سێ هەرە گوڵێ چاو بەکلێ بۆ چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکەن سێ هەرە گوڵێ چاو بەکلێ بۆ چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکەن سێ ئەمیر هاوڕێ هاجەر لە بۆکانەوە نامەکی بۆ ناردووین لە نامەکەیدا نووسیویەتی سەرنجام مەسعود پزیشکیان لە سندوقی دەنگەکان ناوی هاتە دەرو وەک سەرۆک کۆماری ئیسلامی دیاریکرا. بەڕاستی من ناتوانم بڵێم هەڵبژێردرا. ڕاستە دەڵێن 16 ملیۆن خەڵک دەنگیان پێدا، بەڵام مەسعود پزیشکیان پێشتر لەلایەن شۆرای نەگەهبانەوە دیاریکرا بوو. خەڵک لە ڕاستیدا بە هەڵبژێردراوی شۆرای نیگابان و دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی دەنگیاندا. هاوڕێ هاجەر هەروەها نووسیویەتی بەڵام هەر ئەوەندەش چەند ڕاستیمان بۆ دەردەخات کە پێم باشە ڕابۆچوونی خۆم باس بکەم. ئەمە ڕابۆچوونی هاوڕێ هاجەرە. کۆماری ئیسلامی گەیشتووە و قەنەعەتە کە بۆ تێپەڕبوون لە پەیرانی دەسەڵاتی ڕێگای نییە جگە لەوەی بازنەی دەسەڵات بەرتەس کاتەوە یان خۆی یەکدەست بکاتەوە. بەناو هەڵبژاردننی سەرۆکۆماری ساڵی 1400 دوایش بەناو هەڵبژاردننی مەجلس ئاکامی ئەم سیاسەتە بوون ئەوەی وا خۆیان پێژن خالص سازی.
بەڵام ئەم سیاسەتە نەیتوانی کۆماری ئیسلامی لە قەیرانی مانەوەی دەسەڵات ڕزگار کات و با پێچەوانە چ لە ناوخۆ و چ لە دەرەوە تووشی بنبەست بوو. بڵێ هاجر لە بۆکان کەونامەی ناردووە لە درێژەی نامەکەدا نووسیوێتی و دەڵێ بەناو هەڵبژاردننی سەرۆک کۆمار ساڵی 1400 و مەجلس لە خودی یەکەم و خولی دووەمی ساڵی 1402 لە پاڵ پەرەسەندنی تەحریمەکان و گوشاری وڵاتانی ڕۆژاوە و هەروەها کێشەکانی ناوچەکە ئەم بنبەستەیان ئاشکرا کرد. خالصسازی نەیدەتوانی وەڵامی ئەم دۆخە بداتەوە و مەترسی بڕوێنێتەوە. بە تایبەت فاصلەی نێوان دەسەڵات و خەڵک ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە پەرەسەندندا بوو. بۆیە ڕێگادرا بە جریانی ئیسلاحخواست تا بەشکم لەم بوونبەستە ئەڵبەت کۆنتترۆل کرا و بێنە دەرێ. ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت لەم بوونبەستە بێتە دەرێ یان نا باسێکی ترە؟ ئەوەی وا تا ئێرە نابێت لە بەرچاوی دوو ڕابگرین شکستی سیاسەتی خالصسازی دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامیە. هەڵبژاردن دەرفەتێک بوو بۆ کۆماری ئیسلامی تا بێ ئەوەی دەنگی دەربێ لەم سیاسەتەی پاشکەس بێتەوە. پاشکەسبوون لەم سیاسەتە جگە لە گوشاری ئابووری لە ئاکامی تەحریمەکان زۆرتر دەبێت لە چاو بزوتنەوەی ژینای بزانین. بزوتنەوەیەک ئەگەرچی بێ بەزەیانە سەرکوتکرا بەڵام شکستی نەهێناوە و بۆتە کابوسی گەورەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بەناو هەڵبژاردننی ئەم جارە لە هەمان کاتدا دەرفەتێک بوو تا بۆ مەهەندیسیکردنی ئەم شانۆگەریە بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردن کە ئەویش بۆ خۆی یەکێک لە دیاردەکانی بزوتنەوەی ژینابوو تووشی شکست بکات. بزوتنەوەی بایکۆت لە کۆماری ئیسلامی کە زۆر بەرچاو بوو و تەنانەت ڕیزەکانی ناوخۆی تووشی دڵساردی کرد بوو بۆ ئەم مەبەستە ڕێگادان بە ئیسلاحخوازان بوو کە بێنە ناو گەمەکەوە. اگه دیدی درد مردم و ولی چشاتو بستی، ظلم به مظلوم رو دیدی و از کنارش رفتی، اگه از ترس یا واسه منفعتت خوده کردی، تو هم دست ظالم هستی، تو هم مجرم هستی. اگه خودتو به خواب زدی وقتی که خونا رو میریختن، گرفتار کسبتی وقتی جون جوونا رو میگیرن، اگه وسط بازی وسط بودی و گفتی سیاست چی هست، بدون رأی سفید نداریم بی‌طرف نداره این جنگ، اگه دست رو چشمات گذاشتی دستات خونیان، خائنی اگه تریبون داری و حرفات بو میدن، دوری از وطن و دوربینای ما کمسو نیستن، یادت باشه کثافتای پشت ابر لو میرن، اگه سرپوش گذاشتی رو قتل تو هم قاتلی، واسه پوشوندن جنایت باید رو خون راه بری، بدون مال کشیدن تو این سیستم کامل نیست، ایران اینقدر زندان داره که همتون جا بشین. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور، از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایی یا کیزی رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. چه هنرمندی که خبر از نونبری نداری، شاشیدم به اسکارت اگه مردمی نباشی، پاره میکنم کلافتو که دیگه چرن نبافی، چه شهاب دولتی باشی چه اصغر فرهادی، چه بازیکن حکومتی و چفی الیسی، چه بازیگر صادراتی و اله هیکسی، شما خود فروش پولی نرزه مقام فیکسین، حیف زالو جیر خورا شما از خلایق نیستین، لاشی کارون با آب معدنی که پر نمیشه، خوزستان ژتون نمیخواد صاحب کل میزه، آزادی گرونه باشه آزاده کشته میده، یادتون باشه خون فقط با خون شسته میشه. تیر بزن از پشت سر بکش تشنه‌ها رو، به قتل حق خواه نامسلح افتخار کن، بیرون مرز به جنایت بزن رنگ و لعاب رو، بگیر از من مژده فردا و تقاص رو. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور، از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایی یا کیزی رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. منتظر ناجی نباش خبری تو راه نیست، نجات دهنده خودتی، خودت قهرمانی، من و تو اگه ما بشیم بیکرانیم، ما منجی زمانیم، امام زمانیم. ئەمیر نامێکی تری بەرنامەکەمان کاک سەهەند لە کرماشانەوە بۆمانی ناردووە و نووسیویەتی نمایشی هەڵبژاردن تەواو بوو، بەڵام بزوستنەوەی شۆڕژگەرانە ئێجامە هەیە. ئێستا بە دوو جارگرتنی نا بە کۆماری ئیسلامی ئەم بزوستنەوەی هێزی زۆرتری گرتووە.
دەمێکە باس لەوە کراوە کە ئەم دەسەڵاتە ئیسلاح وەرناگرێ نەتەنیا بەهۆی ئەوەی کە دەسەڵاتێکی خۆسەپێنەر و سەرکوتگەرە ئەمە دەتوانێت دڵخوازی کەسانێک بێت کە لەگەڵ دەسەڵاتێکی سەرکوتگەر پێشیانیە و دەڵێن کای ناکات دیکتاتۆریش بێت بەڵام تەنیا ئێران خۆشەویست بێت بەڵام ڕاستیەکەی ئەوەیەکە کۆماری ئیسلامی ئیسلاح و چاکسازی وەرناگرێ چۆن دەسەڵاتێکی سەرکوتگەر ناتوانێت باتم و تفەنگ بە دیوارەوە هەڵواستێ و درێژە بەدەسەڵات بدات کۆماری ئیسلامی بەبێ باتم و چەک یان باوچەکی تر بێ ئامرادی سەرکوت ئیتر کۆماری ئیسلامی نییە ئەم ڕژیمە بە سەرکوتی شۆڕشی ساڵی 57 هاتە سەرکار بێگومان بە شۆڕشێکی تر لە ساحەی سیاسی ئێران لا دەچێت بزوستنەوەی ژنجیان ئازادی نیشانیدا ئەم کۆمەڵگایە زەرفەتی هەڵگرتنی ئەم هەنگاوی هەیە بەس دەبێ ئەم زەرفەتە کارا کاتەوە کە دەتوانین هەنگاوە سەرەساییەکان لە کرداری ئەم بزوستنەوەیدا ببینین دوو جار ناوتنی ئاشکرا و بەرچاو بە دەسەڵاتی سیاسی لە ماوەی یەک هەفتەدا بۆ خۆی دەرخەری ئەم ڕاستیەیە لە ڕۆژەکان و مانگەکانی داهاتوودا ئەم ڕاستیە زەختر دژ بە دەسەڵاتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی خۆی دەردەخات زۆر سپاس بۆ کاکسەهەند کە ئەم نامەیە دەکەم بەڵێ سپاس بۆ کاکسەهەند منیش نامەیەکی ترم لەبەردەستە کاک دڵزار بۆی نردوین و لە نووسراوەکەیدا هەیە کە چاوخشانێک دەخشێنە بەسەر مێژووی دەخاڵەتی ئێران لە عێراق و مەوقعیەتی ئەم دەخاڵەتانە لە ئێستا کە چەند بەشێکی لەم نووسراوێدا دەخوێنینەوە کاک دڵزار نووسیوێتی لە جۆگرافیای کە ناوی عێراقە و لە دروستبوونیەوە تا ئەمڕۆ پڕ بووە لە کێشە و ئاڵۆزی لە دوای کودتای 1950 زاینی و گۆڕینی عێراق لە پادشاییەوە بۆ کۆماری ترسێکی گەورە لە لای شای ئێران و دەوڵەتەکە دروست دەبێت چونکە بوونی عێراقێکی بەهێز وا دەکات پەرژەوەندەکانی ئێران لە کەنداوی فارس بکەوێتە بەردەم هەڕەشەوە هەروەها ترسی نزیکبوونەوەی عێراق و میسر ئەمەشیان استرسێکی دیکە بوو کە سەرمادارانی ئێران پێوەی سەرقاڵ بوون جگەل لە ترسی ختوکاندنی عەرەبەکانی ناوچەی ئەهواز و هەروەها نزیکبوونەوەی عێراق لە یەکێتی سۆڤیەت ئەمانە هەمووی بەسەر یەکەوە شای ئێرانیان زۆر ترساند بووە بۆیە بە هەموو قورسایی خۆیان دانەویست کێشە بۆ عێراق دروست بکەن و هەوڵ بدەن لە زۆر لاوە ئاستەنگ و سەرەشەی جدی بۆ کۆمارە تازەکەی عێراق بە سەرۆکایەتی عەبدولکەریم قاسم بنێنەوە بۆ ئەم مەبەستەش باشترین کارت کە لە دەستی ئێرانی ئەو کاتەدا بوو کارتی کورد بوو بۆیە لەو ڕێگەیەوە پشتیوانیەکانیان بۆ شۆڕشی کورد خەس کردەوە و توانیان قەناعەت بە ئەمریکا و ئیسرائیل و ئوردنیش بێنن کە یارمەتی شۆڕشەکە بدەن ئیتر کەشمەکەشی ئێران لەگەڵ عێراق تا ڕێکەوتنی جەزایری ساڵی 1975 زاینی هەروە بەردەوام بوو لە دوای ئەڕۆخانی شاو هاتنی خۆمەینی کێشەکان ئاڵۆزتر بوون و گەیشتن بە پێکدادان و شەڕی سەرتاسەری کە 8 ساڵ بەردەوام بوو ئەیتر دوای ئەم شەڕا برینی گەورە کەوتە نێوان هەردوولاوە تەنانەت وەستانی شەڕەکە و دەستپێکردنی ئاشتی هیچ لەو ڕق و برینانەی کەم نەکردەوە بەڵکو بە پێچەوانەوە بەشێکی گەورەی ئایدۆلۆژیای بەعس و ئایدۆلۆژیای ویلایەتی فەقیه لەسەر بە شەیتانکردن و بە دوژمنکردنی یەکتر کاریان دەکرد ئەم بارودۆخە بەردەوام دەبێت چاکوڕۆخانی سەدام و هاتنی ئەمریکیەکان ئەمەش گەورەترین دەرفەت بۆ ئێرانیەکان دروست دەکات بۆ تۆڵەکردنەوە لە تونەکانی عێراق و بەعسیەکان هەروەها لە یەکەم ڕۆژەوە ئێران بە پلانێکی تۆڵەکردنەوە و لاوازکردنی عێراق خۆی خزاندە ناو هەموو کایەکان و ئێستا خۆشبنێک نەماوە ئێران ئامادەی تێدا نەبێت بەڵێ هاتنی داعش جارێکی دیکە دەستی ئێرانیەکانی زیاتر واڵا کرد و جۆرێک لە شەرعێتی پەیدا کە تەواوی جومگە سیاسی و ئەسکەریەکانی ئەم وڵاتە بخاتە ژێر دەستی خۆی ئەمە شوای کرد ئێران بیر لە دروستکردنی حەشتی شعبی بکاتەوە لە هەمان کات تێکەڵی شامکات لەگەڵ وزارەتی بەرگری و ئیتر حەشتیش ڕاستەوخۆ کەوتە خزمەتکردنی سیاسەتی ئێران ئاشکرایە کاتێک کە کێشە و ئاڵۆزی دروست دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەر لەوەی ئێران بێتە وەڵام گروپەکانی سەر بە حەشت دەکەونە هەڕەشە و گۆڕەشە و ئیتر بەڕوونیش بینیمان چۆن کەوتنە شەڕکردن لەگەڵ هێزەکانی ئەمریکا لە سووریە و عێراق دوای شەڕی غەزەش دژمنایەتیەکە تۆختر و قورستر بوو هەردوو لا چەندین جار لە ڕێگەی درۆن و ڕاکێتەوە بردمانی شوێنەکانی یەکتریان کردووە لەو ماوەیەدا لە ناو بەغدا گروپەکانی هەشت بە سواری ئۆتۆمۆبیلی ئەمریکی پەلاماری براند و مارکە ئەمریکیەکانیاندا لە بازاڕەکانی بەغدا ئەمەش وای لە ئەمریکا کرد کە بە توندی بێتە سەرخەت و ئەو گروپەی لە پشت ئەم کارەوە بوو بخاتە ناو لیستی تێرۆرەوە
لە تازەترین ڕووداویشدا کردنەوەی نووسنگەی پەنابەران بوو بۆ فلەستینیەکانی غەزە و هەروەها دەنگۆی گواستنەوەی سەرکردایەتی حەماسە لە قەتەرەوە بۆ عێراق ئەمەش خاڵێکی وەرچەرخانی تازەی لەلایەن عێراقەوە دژی ئەمریکا و ڕۆژاوە هەڵبەتە پرۆژەکە تەواو ئێرانیە. عێراقی ئێستا لە هەموو کات زیاتر سەروەری و شکۆی خۆی لەدەستاوە ئەمەش وا دەکات بەر لەوەی سیاسەتەکانی قسەی جدی لەسەر بابەتێک بکەن پێویستە بڕۆن ئێرانیەکان بدوێنن بۆ ئەوەی بزان ئەمەیە ئەمان ڕایان چییە و چۆن بابەتەکە هەڵدەسەنگێنن چونکە هەموو لە یەک تێگەیشتون دەمێکە سیاسەت لە دەستی عێراقیەکاندا نەماوە و ئەو پایتەختەی کە کێشەکانی عێراق یەکلای دەکاتەوە تارانە نەک بەغدا. ڕاستە ئەمریکیەکان کاریگەریان ماوە بەسەر عێراقەوە دەیانەوەی عێراق ڕابکێشنە دەرەوە لە باوشێران بۆ ئەم مەبەستە سیاسەتێکی یابووری و جاراییان دەست کردووە بۆ ڕێگیریکردن لە چوونەزەرەوەی دۆلار بۆ ئێران. بەڵام ئێستا بۆ هەموو لایەک ڕوون بۆتەوە ئێران بە شێوەیەک تێکەڵکێش بووە لەگەڵ عێراق هەندێک جار نازانێت تۆ لە عێراق دەژی یان لە ئێران. بەڵام گومان لەوە دانیەکە لە ناوخۆی عێراقیش زۆر کەس و لایەن دژ بە دەخەڵەتی ئێرانن. ئەم ناڕزایەتیانە ڕۆژ لەگەڵ ڕۆژ پەرەدەستێنێ و ئەم دۆخە ئاوا نامێنێ و دەستی کۆماری ئیسلامی کورد دەکرێتەوە. لەم بەشەدا نامەیەکمان بواتووە لەلایەن کاگ یاقوب لە ورمێەوە. کاگ یاقوب لە ورمێەوە لە نامەکەیان نووسیبێتی هاوڕیانی بەرنامەی ئێمە بینەران ماندوو نەبن. زۆر سپاس دەکەین کاگ یاقوب بەر لە بەرچاوگرتنی هەلومەرجی ئێستای کۆمەلگای ئێران و کوردستان کە بنەڕەتی ترین تایبەتمەندیەکەی بریتیە لە پەرەسەندنی ناڕەزایەتیە بەربڵاوەکانی کرێکاران و باقی بێبەشان و خەڵکانی زڵم لێکراو بە لە بەرچاوگرتنی ڕوونبوونەوەی ڕیزبەندیە سیاسیەکان و هەروەها بە سەرنجدان بە نزیکبوونەوەی کۆمەلگای ئێران لە ئاخێزێکی جەماوەری و شۆڕشێرانە شکڵ پێدان بە جەمسەرێکی ڕێکخرا و بەهێزی چەپ و سۆسیالیست لە کوردستان لە هەموو کات زیاتر بۆتە پێویستێکی حاشا هەڵنەگر. بە لە بەرچاوگرتنی ئەو خاڵانەی سەرەوە و ڕۆڵی مێژووی کۆمەڵە وەک بەستێنی سەرەکی ڕەوتی چەپ و سۆسیالیست لە کۆمەلگای کوردستاندا چییە؟ پێم باشە بپرسم بەرنامەی کۆمەڵە بۆ وەڵامدانەوە بەم پرسە گرنگە چییە؟
زۆر سپاس بەسەرچاو ئێمەش حتمەن وڵامت پێ دەدەینەوە کاک یاعقوب. بەڵێ بەسپاس لە کاک یاعقوب. بە کورتی دەبێ بێژین کە هەوڵدان بۆ کۆکردنەوەی هێزی چەپ و سۆسیالیست لە کوردستان یەکێک لە ئەولەویەتەکانی کۆمەڵە بووە و هەیە. ئەم سیاسەتە چەند تەوەری سەرەکی لە خۆ دەگرێت. یەکەم گرتنەبەری ئاراستەی دیالۆگ و ئاڵوگۆڕی بیرۆڕان لە نێوان هەڵسوڕاوانی بزوتنەوەی چەپ لەسەر ئەساسی کردەوەی هاوبەش و بیرۆڕای جیاواز. بەڵێ دووهەم دوورکەوتنەوە لەو کردەوانەی کە بەستێنی یەکگرتووی لاواز دەکات و هۆکاری پەرتەوازەی نێوان هێزەکان و هەڵسوڕاوانی چەپ خۆش دەکات و پێکێنانی ڕێکخراوێکی بەهێز و بەربڵاو لەگەڵ کۆسپی جددی بەرەوڕوو دەکات. لەوانە ڕەخنەگرتن لە فەرهەنگێک کە خاڵە هاوبەشەکانی هێزە چەپ و کۆمۆنیستەکان لە بەرچاو ناگرێ و بەردەوام جیاوازیەکان بەرجەستە دەکا و ئەوە بە هۆکارێکی پاساوە هەڵگر بۆ پەرتەوازایی ئەم هێزانە دەزانێت. فەرهەنگێک کە حیزب و ڕێکخراوی سیاسی وەکو ئامرازێک بۆ بەرەو پێشبردنی ئەو شتێک کە پێی دەڵێن خەباتی ئیدیۆلۆژیک چاو لێ دەکات، نەوەک ئامرازێک بۆ دروستکردنی گۆڕانکاری و بەرەو پێشبردنی خەبات و هەڵسوڕانێکی ئاکامداری کۆمەڵاتی. کۆمەڵە خۆی بە بەرپرسیار و مەسئول دەزانێت کە لە هەردوو مەیدانی تئۆری و پراکتیکدا ڕەخنە لەم فەرهەنگە سیاسی و شێوەکارە بگرێ تاکو هەم ڕێکخراوی حیزبی بەهێز بکە و هەمیش هەوڵ بۆ پێکهێنانی خەباتێکی یەکگرتووی بەربڵاوی کاریگەر بدات. ئەم شێوەکارە لە ئاستی سەرتاسەریشدا دەبێتە هۆی یەکگرتووی و بەهێزبوونی سیاسەتی حیزب لەم پەیوەندەدا. هەوڵدان بۆ پێکهێنانی جەمسەرێکی چەند لە کوردستان هەمیشە بەشێکی گرنگ بووە لە ئامانجەکانی ڕەوتی ئێمە وە کۆمەڵە. بەڵام هەوڵەکانی تاکوێستا بەهۆی ئەو فەرهەنگەی کە لەسەرەوە ئەمیر ئاماژەت پێدا بەداخەوە بەرەو پێشوونێکی بەرچاوی بەخۆیەوە نەدیوە. بەهۆی ئەمانەوە لە بەرچاوگرتنی ئەو دۆخەی کاک یاعقوب باسی لەسەر کرد هەوڵدان بۆ هاودەنگی لە نێو هێزە سیاسی چەپ و سۆسیالیست لە کوردستان ئەولەویەتی کاری ئێمە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک یاعقوب بۆ ڕاوبۆچوون و بۆ پرسیارەکە هیوادارین کە وەڵامەکەت بەدڵ بێت و کەڵکی پێویستیش لێ وەرگرت بێت. چاوان لە چەند ساڵی ڕابردوودا با باسێکی تربێنی نەگۆڕێ دەوڵەتی تورکیا جگە لە ئەنجامدانی چەندین ئۆپراسیۆنی سەربازی هەزاران جار سەروەری دەوڵەتی عێراقیشی پێشێل کردووە. ئێستاش سەدان کیلومتر بە درێژایی هێڵی سنووری و 10 کیلومترش بە قوڵایی لە ناو خاکی هەرێمی کوردستاندا ئامادەی سەربازی هەیە. تورکیا هەر مەبەستێکی دیکەی هەبێت تەواوی ئەم پێشێلکاریانە لە ژێر یەک ناونیشاندا ئەنجام دەدات. ئەویش وەک خۆیان دەڵێن کۆتایی هێنان بە مەترسی تێرۆر و پاراستنی ئاسایشی دەوڵەتی تورکیە. فاشیزمی تورکی بە درێژایی مێژوو خاوەنی تێزی دروستکردنی وێنەی دژمنێکی وەهمی بووە بۆ ئەوەی پاساو بۆ هێرش و پەلامارە سەربازیەکانی بدۆزێتەوە پێویستی بە دروستکردنی وێنەی شەیتانێکی وەهمی تێرۆریستێک دژمنێک بوو واتە سیاسەتی نەفرەتکردن و ڕیزکردنی ئەوانی دی لە خانەی تێرۆر لە سەروی هەمویان شێوە کورد. بۆ سیاسەتی فەرمی دەوڵەتی تورکیا ئەم تێزە بابەتێکی نوێ نییە بەڵکو شاڕەی سیاسەتی دەوڵەت و مێژووەکەشی هێندەی بوونی دەوڵەتی تورکیا خۆی درێژ و زۆر کۆنیشە. گرفتی بنیادی سیاسەت لە تورکیا بە بڕوای من لە کێشەی مێژووی سەرچاوە دەگرێت. سیاسەت و هێزێک هەیە هەموو کەرەسەکانی دنیای مۆدێرن بەکاردەبات بەڵام هێشتا سەری لە نێو ئەو زلکاوەی ڕق و پرەنسیپە نەگۆڕانەی فاشیزمدایە کە باپیران و تیۆریسنەکانی بیری فاشیزم وەک ڤایرۆسێک بە نێو جەستەی سیاسی و کۆمەڵایەتی دەوڵەت و کۆمەڵگەی تورکیدا بڵاویان کردوێتەوە. ئەنکەرە دەیان ساڵی دیکەش نەک ساڵانە بەڵکو هەموو مانگێک جارێک ئۆپراسیۆنی سەربازی و پێشێلکاری یاسایی ئەنجامدات تا سیاسەت لەم دەوڵەتە بەم پرەنسیب و دیرگا فاشیانە بەردەوام بێت تا کۆمەڵگە لە شێرپەنجەی فاشیزم وەک میراتێکی مێژووی پاک نەکرێتەوە تا سیاسی و هێزە سیاسیەکان هێزی دابڕان لەگەڵ ڕابردوو وەک بنەمایکی گرنگی بە یەکەوە ژیان و دانپێدانان و ڕێزگرتن لە ئەویدی نەبینن تا بربەستێکی ئەخلاقی لە نێوان هۆشیاری کۆمەڵایەتی کۆمەڵگە و ڕابردووی پیرۆز و منی باڵادا دروست نەکرێت تا بنەما و ڕیشە استراتیژیەکانی دوانەی ئاغا و کۆیلا تێک نەشکێنرێت بە پشبەستن با لۆژیکی هێز هەرگیز توانای ئەوەی نابێت بەو استراتیژیە بکات کە خەونی پێوە دەبینێت. ئەوە جگە لەوەی لە درێژەکێشانی ئەم دیدگایە بۆ کۆتایی هێنان بە پرسی سیاسی و نەتەوەی کورد
نە تورکیا وەک دەوڵەت و نە کۆمەڵگەی تورکیای دەتوانێت بە ئارامی دوور لە ڕق و خوێن ژیان. Hani benim sevincim nerede? Bilyelerim topacım, kiraz ağacında yırtılan gömleğim, çaldılar çocukluğumu habersiz. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tel örgülere takıldı. Hani benim gençliğim anne. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tellere takıldı. Hani benim gençliğim nerede? Ne varsa bu su genzi yakan, ekmek gibi, aşk gibi. Ah ne varsa güzellikten yana, bölüştüm, büyümüştüm. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm. Hani benim gençliğim anne. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm. Hani benim gençliğim nerede? Hani benim sevincim nerede? Akvaryumum kanaryam, üstüne titrediğim kaktüs çiçeği aldılar kitaplarımı sorgusuz. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim anne. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim nerede? Yağmurları biriktir anne, yağmurları biriktir anne. Çağ yangınında tutuştum. Hani benim gençliğim anne. چاوان بابەتەکەی پێشومان هەر لەسەر تورکیە بوو و پەلامارەکانی تورکیا هەر لەم بارەوە نووسراوەیەکی ترمان لەبەردەستا و نووسیوێتی بوردمان و لەشکەرکەشی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر خەڵکی کوردستان جێگەی سەرکۆنە و ڕەسواکردنە لەلایەن ئێمە و هەر ئینسانێکی ئازادی خوازەوە. ئۆپراسیۆنی بەرفراوانی زەمینی و ئاسمانی چەند ڕۆژ لەمەوبەری دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ ناو قوڵایی شاری دهۆک و گوندەکان و هاتنە ناوەوەی دەیان تانک و زرێپۆش و هەزاران سەربازی سوپای تورکیا و دانانی دەیان خاڵی پشکنین و هاتوچۆ زیادکردنی بنکەی سەربازی، هاوکات هێرشی ئاسمانی بە درۆن و بردومانکردنی ناوچە سنووریەکان و
ناچارکردنی خەڵکی ناوچەکە بە کۆچکردن لە پاڵ ئەنجامدانی کاری تەرۆریستی و تەقاندنەوەی ئۆتۆمۆبیل لە شارەکانی کوردستاندا گۆشەیەکی تر لە سیاسەتی میلیتاریزم و فراوانخوازی حکوومەتە فاشیستەکەی ئەردۆغان نمایش دەکات. سیاسەتێک کە جگە لە ناسەقامگیری و تێکدانی ئاسایشی خەڵکی کوردستان و داسەپاندنی فەزای ئەسکەرتاریەت و نانەوەی پێشووی و نائارامی کوشتن و کاولکاری و زیادکردنی بەڵایەکی تر بۆ سەرشانی خەڵکی کوردستان هیچ شتێکی تری بەدواوە نییە. دەوڵەتی فاشیستی تورکیا لە سەردەهەی ڕابردووەوە بە بیانووی هەبوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان دەستی لە هیچ تاوانێک نەپاراستووە. تا ئێستا چەندین گوندی وێران کردووە و باخ و ڕز و هەوانی سووساندووە و جەیان هاوڵاتی سێڤیلی بریندار کردووە و کوشتووە. تەنانەت کەم پیاوارەکانی کردووەتە ئامانجی فۆکە جەنگەکانی خۆی و خەڵکی بێتاوان لە خوێن هەڵکێشاوە و بەردەوامیش ترس و دەڕڕاوکێ کردووەتە تارمایەکی کوشندە بەسەر ژیانیانەوە. ئەم ڕژێمە هەموو ئەمانەی وەک ڕێگایەک بۆ خۆ دەربازکردن لە قێرانە ناخۆیەکانی خۆی و هەڵسانەوەی باری شکستەکانی و پاراستنی پێگەی ڕوو لە خوارەوەی لە ئاستی ناوچەکەدا بەدەستەوە گرتووە. بەڵام ئەم لەشکرکەشی و پێ لێ ڕاکێشانە سەربازیی دەوڵەتی تورکیا و ئەم هێرش و پەلامارانەی بۆ سەر هەرێمی کوردستان کە بەرچاوی ئەمریکاوە کە گۆیە ئەمنیەتی ناوچەکەی لە ئەستۆیە و هیچ کاردانەوەیەک لە خۆی نیشان نادا، ئەوەشی کە حکوومەتی عێراق بێدەنگیان هەڵبژاردووە دەرخەری ئەو ڕاستیان کە هەموو ئەم لایەنانە لە پێناو گەیشتن بە بەرژەوەندیە سیاسیە چەپەڵەکانیان ئامادەن سلامەتی گیانی و ماڵی و ئەمنیەت و ئاسایشی کۆمەڵایەتی هاوڵاتیانی کوردستان بە بارمتە بگرن و بیخەنە بەردەم مەترسیەوە. بەڵێ ئەمیرە بەگوێرە ئەو هەواڵانەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تۆڕە ئینتەرنێت و ماڵپەڕەکانی هەواڵداوە هەموو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەڵاممان کردووەتەوە، دادگایەک لە شاری ڕاش شەریفە محەممەدی چالاکی کۆمەڵایەتی و کرێکاری و زیندانی سیاسی بەندکراوی زیندانی لاکانی ڕەشت بە تۆمەتی بەغیان شۆڕشی چەکزاری لە دژی نیزام و بەهۆی ئەنجامبوونی ناوبراو تا ساڵی 1392 لە ڕێکخراوی سەربەخۆی کرێکاری کۆمیتەی هەماهەنگی بۆ یارمەتیدان بە پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکانی بە ئیعدام محکوم کردووە. شەریفە محەممەدی مانگی سەرماوەزی ساڵی ڕابردوو دەست بەسەرکرا بە تۆمەتی بێبنەمای ئەندامبوون لە کۆمەڵەیان بەسەردا سەپاند. ناوبراو پاش دەست بەسەرکردن گوازرایەوە بۆ گرتنگەی ئەمنیەتی سنە و بۆ ماوەیەکی زۆر بەبێ دەستڕاگەیشتنەوە مافی دیاریکردنی پارێزەر و پەیوەندیکردن بە بنەماڵەکەی لە ژووری تاکەکەسیدا ڕاگیرا و دواتر سەر لە نوێ نەسنەوە ڕەوانەی زیندانی لاکانی ڕەشکرایەوە. بەڵێ دەست بەسەرکردنی سەر لە نوێی ئاتیفا ڕەنگریس و ڕەوانەکردنی ناوبراو بۆ زیندانی شاهرود، دەرکردنی سزای 1 ساڵ زیندان بۆ متاهرە گونەی لە لەقی 29 دادگای تاران، دەست بەسەرکردنی نەسرین حەسەنی و ناردنی بۆ زیندانی بەجنروت و دروستکردنی دۆسیە لە 2 هەفتەی ڕابردوودا لەلایەن ناوەندە ئەمنیەتی و دادوەریەکانی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی بەغی یان چالاکی چەکداری بۆ شەریفە محەممەدی و ژمارەیەکی بەرچاو لە زیندانیانی سیاسی بەیانگەری سیاسەتێکی سەرکوتگرانەیە کە حکوومەتی ئیسلامی گرتوویەتیە بەر. کۆماری ئیسلامی لە کاتێکدا کە لەگەڵ گورزێکی قورسی بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردن بەڕۆڕوو بۆتەوە و نیگەرانە لە دوورکەوتنەوەی بەربڵاوی جەماوەر لە حکوومەتی ئیسلامی و ترسی لە تەقینەوەی نەفرەت و بێزاری جەماوەری وەگیان هاتوو بە مەبەستی زاڵکردنی فەزای ترس و تۆقاندن بەسەر کۆمەلگادا و سەرکوتکردنی هەر چەشنە تواناییەکی سازماندەیی و وشیاردەرانە ڕێوشێنی تۆڵەسەندنەوە لە دژی زیندانیانی سیاسی دەگیرێتە بەر. پێویستە وەک دەخۆتیکارانی ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان، نەیارانی زیندان، ئەشکەنجە، سزای نامرۆڤانەی لە سێدارەدان، هەڵسوڕانی ڕێبازی پێکهێنانی ڕێکخراوە سەربەخۆ سنفی سیاسی و هەروەها تێکۆشەران و خەباتکارانی مافی جەماوەر بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان لە سەرجەم مرۆڤ ئازادی خوازەکان، ڕێکخراوە چەپەکان، یەکیەتیەکان، ناوەند و ڕێکخراوەکانی مافی زیندانیانی سیاسی لە ئێران و جیهان بەرامبەر بەم حکومە ناڕەوا و سەدای نێوەڕاستیە هەڵوێز بگرین و سەبارەت بەو مەترسێ کە هەڕەشە لە گیانی شەریفە محەممەدی و زیندانیانی سیاسی دەکات بۆ پەڕی هەستیاریەوە هەڵسوکەوت بکەن.
ئێمە خوازیارانی لابردنی ئەو تۆمەتانە لە دژی ئەو هەڵسوڕاوە کرێکاریە و ئازادکردنی خێرا و بێشەرت و مەرجی ناوبڕە و سەرجەم زیندانیانی سیاسی. Uşağımı tutublar, mənə bir xəbər vermirlər. Mən neçə sərə gəlmişəm, böyüklərə yalvarmışam. Nə qədər iltimas eləmişəm, mənə cavab verməyiblər. Bəs mənim uşağımın günahı nədir? Günahım deyil mənim uşağımın, görüm saxlayırsınız, bıraxırsınız. Mənim uşağımın övü qalıb, eşiyi qalıb, işi əldən gedib, uşağı avara qalıbdır. Mən indi 3 ildir mənim bir dənə uşağım əsir oldu. Başımın altına yastıq qoymadım, altıma döşək salmadım, gözümü dikdim. O gəldi, indi də bu yollarım mənim uşağımı bir günah tutubsuz. ماڵاوەی دە جیهان تەپانچە لە شاری سنە. جیهان عارف تەپانچە ناسراو بە دایە جیهان یەکێک لە ژنە چالاک و هەڵسوڕاوانی بەرچاوی شاری مەریوان کۆچی دوایی کرد. جیهان عارف تەپانچە ناسراو بە دایە جیهان یەکێک لە ژنە تێکۆشەرەکانی شاری مەریوان بوو کە لە هەموو چالاکیە مەیدانیەکانی ئەو شارە وەکو پێشەنگ بەشداری دەکرد و ورەی بە خەڵکی دیکە دەبەخشی. ئەو ژنە تێکۆشەرە لە هەموو ڕێوڕسمەندنەتەوەی و کۆمەڵایەتیەکان بەشدار و خۆشەویستی جەماوەری زەحمەتکێش و ئازادی خوازی شارەکانی سنە و مەریوان بووە. ڕۆژی هەینی 15 پوشپەڕ ئەو هەڵسوڕاوە ماندوونە ناسە بەهۆی چوونە سەرەوەی تەمان کۆچی دوایی کرد و ڕۆژی شەما مەراسمی سپەردەکردنی تەرمەکەی لە گۆڕستانی بەهەش محەممەدی سنە بە بەشداری بەرینی خەڵک بەڕێچوو. بم بۆنەوە لا تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بە دڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و حزم و دۆستانی و بە تایبەت شاری مەریوان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و ڕێگای پڕ. سوور بوو لەسەر پەنجەرەی هیوا بەتینی بڕوا پاڵی بە زستانەوەنا دەستی یەخستە سەرشاونی چیا و بە دیار چڵە ڕێحاونێکەوە پاسەوا و نییەدا بەجەستە ماوەندووەکەی لە باون سەری هەموو کێفێکەوە ئەوەستا لە ژێر لاقی هەموو برینێکەوە ڕێگەم بدەن پەیکەرەکەی داونێم دڵنیابن زۆر زوو لەگەڵ خاوکە بێتە هاوڕێ نەمردووە ئەو تەنها خەریکە لە ژێر عەرزاگەنم بەدەم خاکەوە بکە دڵنیاو بنەم ڕۆژ بڕوا سبەی دێتەوە لە کەناو درەختەکان و بارانە قسەی خۆی ئەڵێتەوە سبەی بەدەم خۆرەتاوە پێەکەنێ و سێبەریش بۆ هەموو کەس وەکو یەک دەهێڵێتەوە مسافرێکم پێیە تا دوا مەنزڵی هەساورە ڕاناوەستێ کراوس و سوخمەیەکی لەبەرە بە سمێڵی هیچ پیاوێکی ناگۆڕێتەوە قسەی لەگەڵ زۆر زاما کردووە لەگەڵ زۆر برین کەوتبووە تەکبیر لەگەڵ زۆر دەمولێ و پەیمانی پێکەنینی بەست بوو لە زۆر دەرگای نەوی بوو تاکو و دەرگای عەداڵەت بدۆزێتەوە لەگەڵ زۆر نەماما قسەی کردبوو کە بە تەوژمی چبا و یەک نەنووشتێنەوە ئەو خۆی ژن بوو پێویست نەبوو کەس بەراوردبەری پیاو بێ لەگەڵ هیچ وشەیەکا کێشەی نەبوو ئیلا وشەی زوڵم نەبێ بە تەمەن پیر بوو بەڵام قسەی گەنجەکاو نییە کرد نەخوێنەوار بوو قسەی خوێنەوارەکاو نییە کرد قوتابخانەکەی ئەو لە دڵیا بوو باشترین مامۆستای ڕەنج بوو کتێبەکانی کۆڵاونە پەراوێزخراوەکانی شار و خانووە بچووکە بێپەناکان بوون لەو شوێنەی ئەو لی خوێندبوو دژوارترین تاقیکاری ویژدان بوو ئەو ژنێ بوو هیچ پیاوێک نەیتوانی بوو لە ژنبوون مانووی بکە هیچ یاسایەک نەیتوانی بوو تراوزوەکەی عەداوڵەتی لە دەستەربێنێ هیچ کولتورێکیش بیری گەشی ئەوی پێپیر نەکرا ڕێگای هەر لۆچێکی سەرتەوێڵیت بگرتاوە ئەگەیشتەوە بنەشکەوتی ژنبوون لە ناو هەر بەندی خاونەیەکا بەدواوە بگەڕایتایە لە سووچی خۆڕاگری و قارەمانێتیات دۆزیەوە هەمیشەی خوا حەزی لێبوو لە هەموو دەمێکی برسی باسی تێری ببیسێ لە هەموو مرۆڤێکی زوڵم لێکرا و
باوسی عەداڵەت هەمیشەی خوا ئیمانی بە هیچ شتێ نەبوو بە یەکساونی نەبێ یەکساونی بەهرەمەندی درەختەکان لە داوکردنی باران پێی وابوو هیچ کۆترێ ناتوانێ سنووری فڕین بۆ کۆترێکی تردا بنێ پێی وابوو زەریاهی هەموو ماسیەکانە پێی وابوو ئەکرێ بەشی ئەوەی بە شەوا ببینی چراو داگیرسێنی پێی وابوو بۆ داگیرساوندنی چراو لە تاوریکیە پێویست بە مۆڵەت وەرگرتن لە شەو ناکات هەزار حەز و ئارەزوود بخستاویەتە بەردەمی ئەو هەردەستی لەسەر ئارەزوو یازاودیدا ئەنا و هەرچی لێت دوورتر بخستاویەتەوە تونتر هەنگاوی بۆ هەڵدەێنا بۆ هەموو دیواورێک پەنجەرەیەکی پێبوو پیر بوو بەڵام ئەوەندەی لە لەشدا مابوو ئاگری نەورۆز بە دەستەکانی داگیرسێنێ مسافرێکم پێیە تا دوا منزڵی هەساورە ڕناوەستێ بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوو هیوادارین کەم بەرنامەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بن ماڵەوە